يا الله السلام عليك بخير بسرشاوم من ران سنگاوی من الروداء خوش بخير حالم بسرشاوم بخير حرسي جنابت والله صاحب معملم صاحبي معملي والله فرمو اتوانم هني اقصد لك بكم لا خدمتها يكتان مايك كمان انسان ضلي طنيا بعد ها والله تقول شيء ظروف ودنيا واعيه وامزاني حرسي ليرة نو والله والصدفه هاتو صاحبي معملك هلا يا والله اي باش ابوها بشيكي زوري لا چەند معملێکم مای چی کار ناکەن ئیش ناکەن والله زۆر لە معمەلەکان ئیش ناکەن ئیشەکەش دعم نییە بە کوردیەکەی چینە کارگەکەتەوە کارگەی چییە؟ کارگەی پاکەرەوەیە پاکەرەوە ێ باشە خۆیمە پاکەرەوەمان هەمووی لە ئێران و تورکیاوە بۆ دێوەنا؟ لە سا هەشتای بەڵێ ئەوانەی خۆشمان داخراون ها؟ بەڵێ ئەرە وەڵا ئێستا بۆ هاتوویتەتەوە بەم گەرمایە بۆ خەفەت جارجار یەم بۆ خۆم لێرە دانیشم بە دیارە شتانە و ئەنجاڵەوە هۆکارێکی لۆجیکی و ڕەوا هەیە کەم هەموو کارگێ داخراون لە وڵاتە بۆ قورعانە ڕەوای ئەوە نییە ئەزایی چۆنە ئەس شتی سەرێکی حکوومەتەکەی یارمەتێکی بەتەواوەتی نییە یارمەتێکە چییە پێش هەموو شتێک کە بڵێ سەرێکیە گردنی حدودەکانە کە شت نێتێ ژوورەوە ینی پاراستنی بەرهەمی ناوخۆ نییە دەیان وڵات بەنەوتی ئێمە ئەم شتانە دروستەکە ئەمە نە قورسە خۆشمان بیکەین خۆ بەشێکی زۆری موادی پاکەرەوە بەرهەمەکانی نەفتایە من ماوەی پێشوو بەرنمەیەکم کردبی نەرانی بەڕێز سوێنتان بۆ خۆم لە 1970 ژنی ئەم وڵاتە هەمووی توش ئەگەر نەگەشت بێتە پلەی توندی ئەگزیما دەستی هەر تووشی توێکڵ لێبوونەوەی پێست و تووشی دەست وشکبوونەوە و پێست وشکبوونەوە بووە چییە بێ بە چاودێری لە وڵاتی خۆمان نابکرێ چەند کارگەی وەکو ئەم کارگەی تۆ هەر لە سلێمانی و هەولێرا داخراوە والله زۆر هەر لەم فەرعی توە لە چەند شوێن شوم هەمووی داخراوە بەڵێ هەر لەسەر و خۆشمەوە یەک دوو کارگەیکە هەر پاکەرەوە ئەوەش داخراون هەر پاکەرەوە داخراوە زۆر نەخێر لە بلۆکە لە هەر لە موادەکان هەر هەمووی هەرێکی بە شتێکەوە ئەناڵێنێ هەرێکی و کێشێکی معقول نییە منتیقەیەکی ئاوا گەورە ئاوی خواردنی نەبێ بۆریتیان نەبێ بەس لە 2014 لە 2014 من لێرەم خەزانیان دروست کرد بەس ئاو نەبوو دوای هەستان شەبەکەی ئاویان هێنا دایانە ئاوی تێناکەن ڕاستە دوای خەزانەکە نەما ئەوە هیچ شەڵێ ئەوەشانەوە ئەرزەکەشی وازان دراوچێکی پیشەسازی گەورە و گران ئاوی نەخێر یەکێک خۆم ئاوە پیساکڕن کە بە شەمع بەڵێ بە تەنکەرەوەیەت کە پێش دەڵێڵی شەمعەیە دەستنوێژی پێگیرێ دەموچاوی پێشۆرێ بەڵێ ڕەنگە هەنەکرێکار بشی خواتەوە لە وەڵاهی ئەوە هیچەوە ئێمە تەسفی ئەومان هەیە ئێمە کێشەمان لەوەیە نییە کە لەبێ بێجگەل لەوە تەسفیەکان ئاوی بەڕادوانێمە لە معمەلی ئاوەکانەوە ئەێنین یعنی ئێستا لە حکوومەتی عراقی کاراسانی زۆرتر بۆ کارگاکرێ خەڵک زۆرە ناسی کە کارگەی لێرە هەبوو دای خستە و چۆتە جنۆب بەڵێ سەر و خۆم حاج حەمیدوان بۆ ڕۆشتن هەر ئەوە ناسیە زۆر کەس هەیە کە بیناسم یەکێ لەوانە خۆم بووم بەیانی دووبیانی ئەم کارگەی لە ناو بەرمەچم لێ کارگەدانم دەبێت لێ یارمەتیمەیە من لێرەم ئەرزێکی وشکم وەرگردووە دوای شەڕەشەقێکی زۆر ئەرزەکەم وەرگردووە بینای خۆم دروستم کردووە محاویلەی کارەبایە خۆم کڕیمە عەموودە خۆم کڕیمە دام ناوە لە ئەخیری شارە دوای کە داو ناوە ئەبێ محاویلەکە درێ بە حکوومەت وەکو دیارە و زەریبە و مشکلمان لەوەیە نیە مشتان زۆر لێسەنن تابلۆیانە و بەڵێ مشکلمان لەوەیە لە دوایەوە تۆ محاویلە لە مەسەنەوە کارەباکەم بە هەرزان بەرێ بە هەرزان ناداتی ئێستا لە عێراق هەرزانترە بەڵێ دوایی من معمەل لە من لە ناو حدودی خۆمایە قەتعەیەکم هەڵواسیوە چی بێ کابرا ڕسمی قەتعەکەم بگرێ و پارەم لێ بسەنێ ئێرە تقریبا 18 کەس ئیشێکرد بێجگە لە مۆزەف و بێجگە لە محامی و بێجگە لە محاسیب و ئەوانە چوومە کارگەیەکی تر وتی من 48 کەسم هەبوو ئێستا 16 کەسمە دەبێ نێڵن تۆ بتەوێ ئیشکەی بە ئیسراحەتی خۆ کەس گوێتان لێگرێ لە وڵاتە چی هەیە گوێ لێ بگرێ هەرە بێ عەریزەکەش تەقدیم کرد هەر عەریزەیە تەقدیم کە لە سەناعەی سلێمانی جاران ئەوت بۆ ئیشێک کەشفێک مێ بۆ ئێرە 10,000 لەسەریان 25,000 ئێستا عەریزەیە تەقدیمەکەی ئەڵێ کاکە تەڵەبی شتێک مەوێ دەبەیەک مەوێ یان شتێک مەوێ لە دەروی عێراقەوە بێت ئەزانی چی لێکەن 100,000 لێسەر مۆستێک من دوو جار دوو کەشفم بێ مانگی 200,000 خەمە سەرێن بۆ مۆزەفێک 200,000 خەم ئێم بۆ مۆزەفێک یعنی لە هەموو لایەکەوە هەر یەشی چەقۆیەکی بەدەستەوەی لێ دەکاتەوە
جاران وەختی خۆی گاز ژیانەیە پێمان بە سەرێکی حکوومەت ێستا ئەوەش نەما هەرکەس نیە و پرسێتەوە ئێستا خۆ زۆر جار لە ژووری بازرگانی ئەیبینی نەڵەوەڵا فڵانکەس هاتووە لە هەولێرەوە لەگەڵ مەجموعەیە تاجیرە دانیشتووە بەس ئاوا شت ناڕوە هەرێکی و سنفی خۆی بڕوە وەزیر ئەمڕۆ لەگەڵ هەموو پاکەرەوەکانی کوردستانە کاکە سلێمانی بەجیا دانیشی هەولێر بەجیا دانی نقاتەکان بنووسێ ڕۆژێکی تر لەگەڵ مەڕمەڕەکان ئەرێدار و بەردی ئەم وڵاتە بەرد و مەڕمەڕە بۆ ئاواشتی باو باپیرانمان شاخیان تاشیوە بڕۆ سەیری قسقاپان کە ئێستا خێرە ئێمە لە تورکیا و ئێرانەوە ئەم هەموو بەقاڵ بە بۆمان دێ خێرە بەردەکانمان کەس ناچێ بەلایە بڕوا بکە کاگڕنج ئینتاجی کوردستانەوە نە زۆرە لەو بڕوایم بتوانین بین بە دەریشەوە ڕجای ئەوە ئەەکەم حیمایی منتوج پێش هەموو شتێ بێت دەستەکانت خۆش بە حمای منتوج و پاراستنی بەکاربەریش